إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت أحد عشر كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. گوێتان لەم دەنگا بێ دەنگی چێتان بیر دەکەوێتەوە. ماشەڵڵای لێبێ بزانە چەندە خوێن شیرین و خەنجیلانەیە. نێرگزیان ناوەکەی خۆی بە خۆیەوەیەتی وەک گوڵی نێرگز هەمیشە بەهار و جوانیە لای یاخوا تەمەند درێژ بیت کچە عاقڵ و ژیکەڵەکەی دۆک. نێرگز پۆلی یەکەمی بنەڕەتیە واتە تەمەنی 6 بۆ 7 ساڵانە. بە زگماکی بە نابینایی لەدایک بوو. چاوی ڕووناکی ژیانی نەبینی و بەڵام خوددا ڕووناکی دنیای خستۆتە دڵیەوە. دەروونێکی پاک ناخێکی سپی پێبەخشیوە کە لەو ڕووناکی ئێمە دەیبینین زۆر ڕووناکترە. ئێوە تەنها گوێ لەم دەنگە پڕسۆزەی بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ئیسماعیل میرۆیی پێیان نێرمان چۆتە دووەکو سەردانی ماڵی نێرگزی کردووە. خانەوادەکەی هەم هاوکارن بوونەتە چاو و دەست بۆ ئەم منداڵە تا لە ژیان بەردەوام بێت. هەمیش هێندە جوان پەروەردەیان کردووە جێگەی ڕێز و خۆشەویستین. نێرگز بە حوکمیەوەی تەمەنی بچووکە و نابینایە نەتوانای خوێندنەوەی هەیە و نەبینین. لە ڕێگەی گوێگرتنەوە وەک خۆی دەڵێ لە تەلەڤیزۆن و مۆبایلەوە گوێی داوەتە قورئانی پیرۆز و چەندین سوورەتی ئەزبەر کردو. ئەڤە قورئان قەلەم تەلەڤیزۆن مۆبایلێ شرێنی قڕۆنی خوبە بۆ دەربۆز بێت. خانەوادە بەڕێزەکەی ئەم منداڵە و نێرگز خۆشی نیازیان وایە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات. ئینشەڵڵا ئەم ئاواتە و هەموو ئاواتەکانی دیکەی بەدی دێت. بە دڵنیاییەوە منداڵێک توانای ئەزبەرکردنی ئاوا بەهێز بێت دەتوانێت لە بوارەکانی دیکە و زانستیشدا لێهاتووی و زیرەکی خۆی نیشان بدات. وەک دەڵێن خوددا دەرگایەکت لێدا بخات هەزار دەرگای بە ڕەحمەتی دیکەت لێ دەکاتەوە. زۆرێک لە ئێمە چاویشمانێ هێندەی ئەو منداڵە بیرتیژ و توانای هزریمان بەهێز نییە. دادە نێرگزیان تەمەنت پڕ بێ لە بەرەکەت.